زۆر زۆر دەگمەنە ئەو شتانەیەکەوە وڵاویش نەکرێتەوە کەم بۆ تەمەند تا بمێنم هەڵبەتە وەکو باسم کرد هەو ڕۆژە وەکو کارچالاکی کوڕی تارەکە و تەزیلەکەی هێنا کە ئەوم بینی زۆرم پێخۆش بوو بۆ پێم وتم مامۆستاگیان نەبێتە ئەرێک شتێکمان بۆ بڵێ وتی هەرچەندە زۆر ناساغم لەو کاتەشە کەوتی ناساغم ئامینە خانم وتی کاکە زایر باوەڕت هەبێ دکتۆر ئەڵێ ئەبێ هەموو ڕۆژێک 10 دقیقە پاڵکەوێت و قازنی بە دیوارە بۆی خوێن هاتوشۆی سەری بکات بەڵێ منیش زۆرم لێ نەکرد وا بوو یەک کۆپ لە مەقامی لەسەر مەقامی هۆمایون پێشکەش کردم و منیش بەدوایە بۆم سندەوە هەرچەنە حەدم نەبوو بۆ بگەم ئەوەی کە من جۆم لێگرت بێ ئەو کۆپلەی کە تۆماریشی کردۆمام لێ خۆی بەلایە زۆر پیرۆز بووە ئەڵێت پارچەین لە هۆنراوە بڵاو نەکراوەکانی مامۆستای پایەبەرزێ منە با لەگەڵ برادران و بینەرانی خۆشەویستە گوێیەکی بۆ ڕادێرین فەرموو دوو شعری مامۆستا هێمنی دنیا و کتێبەکەیدا نییە جا ئەومیش هەرچەند ئەلان بە ئاهەنگێکی زۆر سەبر پێش چێشوو دەکەم خۆزگە وەک خۆیار نەمدیبایە شەویتە یارە خۆزگە وەک خۆر نەمدیبایە شەویتە یارە خۆزگە تاوێ ڕام نەبرد بێیار خۆزگە پیری کە لە لای نەدەکردم خۆزگە پیری کە لە لای نەدەکردم خۆزگە لە یەکەم جوان گەدای دەمردم آیا مانیدیک بوی زۆر سپاس کاکە زەیر وابزانم لە پاشان خۆی شریتەکە زۆرە جەنابیشە عینەشت بە هەمان شێوە لەسەر ئەوە هەنگە کە مەقامێکی هەمایۆنە شتێک بۆ مام لێ هەڵێتەوە ئەویش پێی خۆشە و جۆشم لە نەوارەکە بۆکەوە دیە ئەویش هەر سەرزەنشتی جەنابتەکاتی کاچەلاکی کوڕیشی لێ هەر بەشداریەکان کاکسەرە کارەکەی دەنا وابزانم کاگوریاش کە کوڕی مام لێ هەر لە دانیشتەکەی بۆ ئەو تەزیلی کردبمان هەرچەندە هەنێ قسە هەبوو ئەیپەڕان بەڵام زۆر ئیشارەتم لێ کێتە نەیپەڕێنێت چونکە زیاتر حەز بە قسەکانی ماملی تا تەزیل بێ بەڵامی تر بەداخەوە کاتەکەوا بوو سپاس بە هەموو لایەکتان سپاس بۆ کاکجەزا و بۆ تیفی مۆسیقای فۆلکلۆر و سپاس بۆ کارمەندانی تەلەڤیزیۆنی خاک و بۆ ئەو هاوڕێ و برادر و هونەرمەندانی کەوا لەم دیارە پیرۆزە بەشداریان کردووە و هەزاران هەزار سڵاو لە گیانی پاکی محەممەدی ماملێ و ئەو هونەرمەندانی کەوا بەم شێوە جوان و پاکە گیانی پاکیان بە خاک سپاردووە سڵاو بۆ بنەماڵی ماملێ بەڕێزان ماملێ ئەو